بەڕێزان گفتوگۆ دەکەین لەبارەی بەڕێوەچوونی دیدارەکەی حەزرەتی کاک ئەحمەدی شێخ لە شاری سلێمانی ئەمەیەکەمین دیدارە بۆ ئەو کەسایەتیە با بڵێن ساز دەکرێت لەسەر بەرەمەکانی لەسەر ڕابردووی لەسەر ناساندنی زیاتری و گفتوگۆکردن لەبارەی کار و ڕەفتارە باش و جوانەکانیەوە کە کەسایەتێکی گرنگ و کاریگەری ئێمە گفتوگۆکەین لەبارەی دیدارەکەەوە لەگەڵ زۆر بەڕێز کاکاوار شێخ ڕەوف جێگری ڕێکخراوی بەرزنجە کە ئەوان بە کارەکە هەستاون بە ڕێخستنی دیدارەکە هەستاون و چەندین پانێڵان ڕێخستوە لە نێو دیدارەکەدا. بەڕێز کاگاوار سلااوت لێ بم کاتت باش سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان پێمان بڵێ چۆن بوو بیرتان لە دیدارێکی لەم شێوەیە کردەوە. زۆر سپاس دەستان خۆش بێ کەناڵی کورساتی بەڕێز کە شەریکی سەرەکیمان بوون لەم دیدارە. ڕێکخراوەکە ئێمە ناوی ڕێکخراوی بەرزجا بۆ گرنگیدان بە مێژوو و ئێمە یەکێک لە ئامانجەکانمان مێژوو سازیە، هیچێک لە ئامانجەکانمان نەتەوە سازیە. یەکێک لە میکانیزمەکانی ئیشکردنیشمان بریتیە لە دۆزینەوەی ئەو کەسایەتیانەی کە بۆ بنوبەرامەی خۆش و جوانیان هەیە ئەمانەوێ ئاوێتەی ئێستایان بکەینەوە. ئەو چیرۆکە سەرپڕسەروەریانە و شانازیانەی ڕابردوو ئاوێتەی ئێستا بکەینەوە، پەیام بین بنەوەی نوێ بڵێین کورد مێژوەکەی پڕپڕە لە ڕووداوی گەورە، پڕپڕە لە کەسایەتی گەورە، مایەی ئەو پەڕی شانازیە. بۆیە کاک ئەحمەدی شێخ لەبەرەوەی کەسایەتی پێکەوە ژیان بوو، کەسایەتی ئاینی بوو، کەسایەتی تەسامح و لێبوردەیی بوو، بیرمان کردەوە کە کاک ئەحمەدی شێخ بۆ یەکەم ئیش و یەکەم چالاکی خۆمان هەڵبژێرین. باشە کاگاوار با لەوە دەست پێ بکەین ئێمە چۆن حەزەتی کاک ئەحمەدی شێخ بناسین، لەکوێوە دەست پێ بکەین، چۆن بیناسین، چۆن بچینە نێو کارەمەکانیەوە. بەڵێ فەرموو. کاک ئەحمەدی شێخ کوڕی خوێندنگا و قوتابخانە و مێژوو هەناوی شاری سلێمانی و کوردستانە، نوێنەرایەتی قۆناغێکی مێژووی گرنگی ئیسلامی ئاینی کۆمەڵایەتی نەتەوە و گەلی ئێمە کات و پیاوێکە ژیانی پڕە لە فەڕ و خێر و بەرەکەت و ڕەهەندەکانی ژیانی بە تایبەتی ئاینی تەسەووفی کۆمەڵایەتی پڕپڕن لە بەخشش و لە دیاردە و لە زاهیرەی زۆر زۆر جوان کە ئەکرێت مرۆڤ یعنی ئیسیسماری زۆر گەورەی تیا بکە و خزمەتی ئێستای پێ بکە. کە چیرۆکی کاک ئەحمەدی شێخ کۆتایی پێ نهاتووە لەگەڵ مردنی خۆیان، چیرۆکێکی زیندووە، شاپشکۆیەکە لە ناو کوانووی مێژووی ئێمە تەنها گەشانەوەیکی کەمێوێت. باشە کاگاوار لەوێ لە دیدارەکە باسی چی کرا؟ یعنی ئەو پانێڵانەی کە بەڕێوە چوون چی بوون زیاتر ئاور لە چ بوارێکی کاک ئەحمەدی شێخ دراوەتەوە؟ بەڵێ سەرەتا ئەوەیمان بیر نەچێ ئەم دیدارە ینی بوو بە کەرنەڤاڵێکی جەماوەری زۆر زۆر گەورە، یعنی تا ئاستێکی زۆر ڕەنگە ئێمەش تەسەوری ئەو هەموو میوانە زۆرەمان نەکردێت کە بەداخ و داوای لێبوردنێکی زۆرەوە بەشێکی زۆری میوانەکان گەڕانەوە لەبەر نەبوونی جێگا. دیارە تەلاری هونەر گەورەترین قاعەی سلێمانیە و ئێمە هیچ بەدیلێکی کەمان نەبوو غەیری ئەوە یەک. دووەم داواکەم خەڵکی سلێمانی و کوردستان ئاگادار بن لە سەعات دوونی و بەشی دووەمی دیداری کاک ئەحمەدی شێخ لە سلێمانی دەست پێ ئەکاتەوە تا سەعات 4:30 کە یەکێک لە پانێڵەکان بەڕێوە ئەچێ زائیدەن گفتوگۆیەکی کراوە بۆ هەموو ئەو بەڕێزانی کە بیانوێ قسەیەکی تایبەتیان نەبێ و پێشکەشیکەن. بەگشتیش 12 بەحسی عیلمی کراوە لە دیدارەکە، پێشکەش هەنێکی پێشکەش کراوە، هەنێکیشی لە تایمی دووەما پێشکەشەکرێ. ڕەهەندەکانی زانابوونی کاک ئەحمەد، سۆفیبوونی کاک ئەحمەد و کۆمەڵایەتی بوونی کاک ئەحمەد لەو پانێڵانە و لەو توێژینەوانە بە شێوەیەکی زانستی ڕەنگی یاوەتەوە. باشە کاک شێخاوار بۆ ئەمڕۆ کە جۆرێک لە بەرکەوتن یان هەندێک جار قبول نەکردن یان لێکتێنەگەیشتنی بڕوادارانێ لە نێویەکدا و دەڵێ من نەقشیە و دەڵێەوە قادریە و دەڵێەوە سەلەفیە، ئەمە سۆفیە، ئەمە ئەحزابە ئیسلامیەکانە یان هەمیشە ڕەخنە لە یەکتری دەگرێن. چەندە پێویستمان بە ڕوانین و ڕوئیا و دنیابینی کاک ئەحمەدی شێخ هەیە؟ ئەوەش یەکێکە لە ئامانجەکانی ئێمە. کاک ئەحمەدی شێخ پیاوی ئیدارەدانی جیاوازیەکان بووە، جیاوازیە ینی غەیری ئیسلام هەموو لە هەموو ئاینەکان وەزائیدەنەوە
پیاوی ئیدارەدانی هەموو جیاوازەکانی ناو ئاینی ئیسلامیش بووە هەموویان ئیجماعیان هەبووە لەسەر کاک ئەحمەدی شێخ کە ئێمەش ئەوە وای لێکردین ئەو خاڵە پرشنگدارە بە دەرەجەیەک وای لێکردین کە بیر لە کەسایەتی کاک ئەحمەدی شێخ بکەینەوە بزەبت کاک ئەحمەدی شێخ دەرمان مەدرسەی کاک ئەحمەدی شێخ و منهەجی کاک ئەحمەدی شێخ و کللتوری ئیشکردنی کاک ئەحمەدی شێخ دەرمانی چارەسەرکردنی ئەو هەموو نەخۆشیەیە کە ئێستا ناوژیانی کۆمەڵایەتی ئەمە هەیە. باشە ئێوە ئەو پانێڵانی بەڕێوە دەچێت هەڵبەتە هەموو بابەتی گرنگن هەموو خەڵکانی پسپۆر لەو مەجالە بابەتەکانیان پێشکەش دەکەن لە پانێڵەکاندا دوجار ئەو بابەتانە چی لێ دەکرێت کۆ دەکرێتەوە دەکرێت بە کتێبیان بیرتان لە پرۆژێکی وا کردوێتەوە یا کراوە بەرهەمەکان هەر پێشوەختە کراوە بە کتێب و بڵاو کراوەتەوە هەر پێشوەختە کراوە بە کتێب و لە دیدارەکە دابش کرا هەر بۆ ئاگاداری جەنابتان و لە ئایندەشا لەبەرەوەی خواستێکی زۆرمان لەسەر و زەختێکی زۆرمان لەسرە ڕەنگە جارێککەش چاپی بکەینەوە و بیگەێنینەوە بە خزمەتی خەڵکی خۆشەویستی خۆمان. باشە خەڵکێک ڕەنگە نەیتوانی بێتە دیدارەکە لە بازار دەستی دەکەوێت لە کتێبخانەکاندا والله هێشتا ئیمڕۆ چونکە بەشی دیدارەکەشی نەکرد ماشەڵا قەرەباڵغەکەی زۆر بوو بەڵێ بەس لە ئایندا چێتە ناو بازار کتێبخانەکان بە شێوەیەکی گشتی. باشە کاک شێخاوار پێدوانیە درەنگە بۆ ئاور لێدانەوە لە مێژووی ئەم زاتە بەرزانەی ئێمە ئەم کەسایەتیانەی ئێمە کە جێگەی شانازین بۆ کۆمەڵگەکەمان یان ئێمە تا ڕادێک تۆزە درەنگ کەوتوین لە ئاوردانەوە لەم کەسایەتیانەی خۆمان. بەڵێ زۆر ڕاستە ئێمەش پێمان وابوو و لە دیدارەکەش باسمان کرد ئیمڕۆ کە کاک ئەحمەدی شێخ تا ئێستا کەمترینی لایەنی وەفا بەرامبەری جێبەجێ نەکراوە لە کاتێکە ئەو خۆی خاوەنی زۆرترینی بەخشش و یعنی مساهمەیە لە ناو مێژووی ئێمە. باشە کاک شێخ وتت دیدارەکە تا ساعت 4:30 بەردەوام دەبێت. بەڵێ باشە تا 4:05 باش هاوڵاتی یاسایی هەر کەسێک دانیشتنی دووەم لە سەعاوە زۆر گرنگە دانیشتی دووەم لە سەعات 2:30 دەست پێ کاتەوە تا 5. باشە هاوڵاتی یاسایی هەر کەسێک کە بیەوێ دەتوانێت بەشدار بێت بێتاوێ هەموو کەسێ ئازادە بێ هەموو کەسێ ئازادە بێ کاک ئەحمەدی شێخی هەموو کەسێکە لە ڕابردووایی هەموو کەسێک بۆ ئێمە ئێستا مافی ئەومان نییە کاک ئەحمەدی شێخ حەسرکەین لەسەر چینێک و توێژێک و خەڵکێکی تایبەت کاک ئەحمەدی شێخی هەموو کەسێکە. باشە کاک شێخ ئەو میوانانەی کە هاتوون هەمویان لە سلێمانیەوە یان لە شوێنەکانی دیکەشەوە هاتوون؟ نەخێر میوانی ئێرانمان هەبوو میوانی ئەردەنمان هەبوو بۆ یەکەم جار نووسەرێکی دیاری ئەردەن کە کوردە لە ئەسڵا لە کوردەکانی ئەردەنە تەشریفی هێناوە میوانی تورکیامان هەیە میوانی ناوەڕاست و باشووری عێراقیشمان هەیە و ئەوەی تر شارەکانی کوردستانیش هەر هەمووی بەبێ جیاوازی. باشە ئەوان چی دەڵێن لەگەڵ لەسەر کاک ئەحمەدی شێخ؟ من لەبەری خۆم تەرەفم لە ناویشەکە حەز ناکەم قسە بکەم بەڵام باوەڕ فەرموو ئیمڕۆ 1000 کەس لێ بۆ ڕەنگە تا ئێستا 700 جار خەڵک دەستخۆشی لێ کرد بێتین لە هەموو ئاستەکانە و لە هەموو چون و توێژەکان. مەبەستم ئەوان لەسەر کەسایەتی کاک ئەحمەدی شێخ خەریکە ماندوێتیمان نەحەسێتەوە یعنی ئەمە زۆری لاگوین بە میشۆ بەس ماندوێتیمان نەحەسێتەوە کە بینین ئەو فیدباکەمان بۆ گەڕێتەوە. باشە کاک شێخ مەبەستم بۆ ئەوان لەسەر کاک ئەحمەدی شێخ چی دەڵێن بە تایبەت ڕای میوانە تورکەکان یاخود عەرەبەکانیان ئەوانی لە شوێنی دیکەوە هاتوون ئەوە کوردەکان دەزانین کە کاک ئەحمەدی شێخ کەسایەتێکی زۆر ناسراوە هەمیان کە لە ئێمە باشترەی ناسن و لە ئێمە باشتر قساکەن دڵنیا بەلەوە یعنی کاک ئەحمەدی شێخ شخصێتێکی لۆکاڵی سلێمانی یا کوردستانی نییە کاک ئەحمەدی شێخ هی مەنتیقەکە و ناوچەکەی بە شێوەیەکی گشتی. بەڕێز کاکەوەر شێخ ڕەوف جێگیری ڕێکخراوی بەرجا سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان بێگومان گرنگە ئێمە ئاورد لە کەسایەتیانی خۆمان بدەینەوە کە جێگەی شانازین بۆ هەمومان هەم لە هەرێمی کوردستان هەم لە دەرەوەش ناوی پرشنگدارن لە مێژووی ئێمەدا کە بە لە ناوچوونی جەستەی ئەوان لە ناو ناچن بەڵکو لە دڵ و دەرونی خەڵکدا دەمێننەوە ڕەفتارەکانیان ڕوئیا و دنیابینیان بۆ تەسامح و پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن هەمیشە